بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. أمن تاهيري شيخي دبيري أمشبرورش لشارستاني بوكان دبيري قرآنم ومدير مسؤول ومدير عاملي مؤسسي روزة الإيمان شارستاني بوكان. مؤسسي روزة الإيمان لصالي 1389 تأسيس كراوة. هدفي كلي أو مؤسسة آموزشي قرآن كريم لبين أقشاري مختلف مرد خلقي أو شاردايا تواني وبحال كابان ولمالين تواني وسواديان كما تواني وسواديان زورو ودانش آموزن بحال قشتي جامعة لنزر دايا بو آموزشي قرآن هدف أويا كتا استا الحمد لله كاركي لحدي أو لو حوصالك الحمد لله دسما بكدوا روبا فرو روبا بيجرفته. ئێمە ڕۆژای دووشەمبە و پێنجشەمبە لێرەدا لێرەم لەو ماسەدا کلاسی حیفزی خوشکانمان هەیە لە ڕۆژای دووشەمبە و پێنجشەمبەدا. ڕۆژهای دیکەیدا ڕۆژهای چوارشەمبە و هەروەها یەکشەمبە کلاسی تەفسیر و مەفاهیمی قورئانمان هەیە بۆ خوشکان. لە مزگەوتەکانیشدا مڕەبەهایەکمان هەیە کە لەوێ بەستە بە بەرنامەیە کە لەگەڵ مامۆستای مزگەوتەمانگیان کردووە خەریکی ئاموزشی ڕوخانی زۆرتر لە مزگەوتەکاندا ڕوخانی و ڕەواخانی قورئانی کەریمدا. مؤسسەی ئێمە حدودی 18 دانە مڕەبی فعالی هەیە کە لە کلاسەکانیان لە مزگەوتەکان تەشکیل دەبێت و لە ساڵیشدا لە ئازموونەکان شرکت دەکەن. دەرسی ئەوڕۆمان لەبارەی قەواعیدەوەیە. حروفی یەرمەلوون هرگاه نون ساکن به وطنی به حروف یرملون برسد ادغام می شود. آفرین. اتو حروفی اقلاب توضیح ده. هر نون ساکن به میم برسد حروف ساکن و تنوین به تنوین به میم برسد اخفا می شود. اقلاب. هر وقت حروف ساکن نون ساکن و تنوین به حروف چی؟ به حروف اقلاب برسد حروف حلقی اقلاب دی باشه اقلاب که نون ساکن به چی برسد؟ به بی برسد اقلاب میشود. ئێمە لە قسمەتی قراعەت و تەجویدی و حفظی قورئان ئێمە شرکەتمان هەیە فعالیەتمان هەیە لەو زەمینەدا لە مؤسسەی ڕەوزەة الئیمان و هەروەها لە مزگەوتەکان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين صدق الله العظيم. بنبي خدا من دنيا اسماعیل پورم من زۆر لە سورای خانم کە منی فێری ئەو قورئانە کردووە زۆر لە تەشەکر دەکەم. ئەگە ئەو نەبووە منەحان لەو مسابقەی قورئان شتە شرکەتم نەبوو و زۆر لێ تەشەکر دەکەم چون ئەو منی فێری قورئان کرد. بسم الله الرحمن الرحيم. من أولا زۆر خۆشحاڵم کەوەی کە زندگیەکی زۆر قورئانیمان هەیە و لە خزمەت قورئان داین و واقعا من بە نۆبەی خۆم زۆر هیدی شانازی دەکەم بە خۆم و بە خانەوادەکەمەوە بە منداڵەکانمەوە کە لە زەمینەی قورئاندا شکر بۆ حەمدی خوددا زۆر فعالن و زۆریش تەشەکر لەو موسسەیە دەکەم کە حیفزەکانیان لە منداڵەکان تەحویل گرتەوە و هەموو دووشەمبە و پێنجشەمبەیەک هاتووینێتە ئێرە سورای خانم و موسسەکەش کاکتایر و خامساڵحیان کە زۆران تەشەکر لێ دەکەین. من زۆر زەحمەتیان چێشاوە بۆ منداڵەکان. کوڕێکم هەیە حافزی کولی قورئانە باوکیشیان حافزی 20 جوزی قورئانەها بۆ خۆشمان لەگەڵ ئەسرا دەستمان پێکرەوە کچە چکۆلەم حافزی 2 جوزئین و ئینشاءالله هەر لە قراعەتیشدا کچەکە زۆر فعالە لە ڕوخانی قورئاندا و ئێمە زۆر خۆشحاڵین و ئومیدیشم هەیە کە ئینشاءالله تەواوی خانەوادەکان بتوانن لە خزمەت قورئاندا بن و ئینشاءالله منداڵەکانیشان تەکتەکیان لە زەمینەی قورئاندا موفق بن ئینشاءالله. زۆر تەشەکر لە موسسەکەش دەکەین. بەتەوەجە بۆی کە ئێمە لە جامعەیەکی موسڵماندا زیندگی دەکەین ڕەنگە خەچی بڵین لەبارەی ئەهەمیەتی قورئان و جایگای کەسانی کە لەگەڵ قورئان مەئنووسن شتەکە تکراری دەبێ وەلی دڵی ئێمە بە عنوانی کەسانە کە کارهای قورئانی
دەکەین بەو حەدیسی پێغەمبەر خۆشە صلی الله علیه وسلم کە هەر کەسێک کە قورئان فێر بێت و قورئان فێرکە ئەوە بهترینی ئێوەن، یعنی بهترینی ئێوە کەسانێکی کە قورئان فێر دەبن و ئەفرادی دیکە فێری قورئان دەکەن. بەر مەبنایەش دیارە هەدەفی تشکیلی ئەو مؤسسە و تاسیسی ئەو مؤسسە ئەو حەدیسە شەریفەیە دەرنەتیجە هەروەکە هەمومان دەزانی کەسانێک کە لەگەڵ قورئان مەئەنووسن و مرتب بەخصوص ئەوانەی و بە سوورەتی ڕۆژانە قورئان دەخوێنەوە لە نەو جامعەدا لە عاسی مەسائیلی ئەخلاقیەوەدا دیارە زۆر مقەیدترن لە مەسائیلی ئیحترام ئەوانەدا زۆر دەرکیان لەسەرترە لە حازی سلامەتی ڕەوانیەوە واقعا سلامەتی ڕەوانیان لەسەرترە دەرنەتیجە دیارە هەروە هەرچی جامعەکەمان ئەهلی قورئان بێت و لەگەڵ قورئان مجالسەتیان هەبێ قەتعەن باشترە. زۆرترین فعالیەتی مؤسسەی قورئانیدا قورئانی مؤسسەی ڕۆزەة الئیمان لە قسمەتی حیفزی قورئاندایە لەگەڵ تەرجمە و مەفاهیمی قورئاندا. محوەری ئەسڵیەکەمان ئەو دوو قسمەتەیە. لە عینی حاڵیشدا تەرحایەکی جاری وایە تەرحایەک دەنووسین بۆ ئوستانی ئیرسال دەکەین و تەوزیحی تەرحەکانمان دەدەین وەکوکێ جەمخانی قورئان لە مانگی مبارەکی ڕەمەزان، وەکو تەرحایەکی وەکو مەسەلەن قیسەگویی قورئاندا کەەوە تازەگی ئێمە ئیجرامان کرد تەرح دەنووسین و پیشنهادی دەدەین و جێک وەردەگرین و ئیجرای دەکەین. معمولاً لەو زەمینانەدا و یەکێک لە کارهای مهمیش کە هەمانە هەر ساڵ ئێمە یەک ئازمونهای سەراسەری کە لە سەتی کشوەردا بەرگوزار دەبێ ئەفراد تربیەت دەکەین کە بتوان لەو ئازمونە نمرەی چاک و قبوڵی وەربگرن. مؤسسەی ڕۆزەة الئیمان بە عنوانی محورێک کە مڕەبیەکانی سەتی شا مراجعی پێ دەکەن، هەروەها بە عنوان جێگایە کە ئیرتباطیە لەگەڵ مزگەوتەکان بە تەبیعەتەن هەماهەنگی و هەمکاری هەیەکی باشی تێدایە لە ئەوەی کە مەنابعێکی مشتەرەک ئامۆزش بدرێت لە مزگەوتەکاندا، ڕەواڵێکی مشەخەص بێ و مڕەبیەکان بتوانن لە تەجروبیاتی یەکتر ئیستیفادە بکەن. ئەو حسنانەی تێدا هەیە ئەگەر ئەو جۆرە مؤسسانە لە سەتی شاردا زۆر بن معمولاً باعیس دەبێت کە بە حاڵ مەنابعی ئامۆزشەکە لە یەک نزیک بێ مڕەبیەکان جوانتر بتوانن لە تەجروبیاتی یەک ئیستیفادەکەن و بۆ فەهمی قورئان ئامۆزەکان بتوانن بە حاڵ مفیدتر بن. لەو جەنبانەوە باشە. لە عینی حاڵدا وەختێک کە ئازموونێکی ئاو سەراسەری بەرگوزار دەبێ دەبینی وەختێک کە تەواوی مزگەوتەکان دانش ئامۆزەکان کۆ دەبنەوە لە یەک شتدا حاڵەتێکی ڕقابەتی سالمدا پێکەوە ڕقابەت دەکەن و دوایان نمرەکانیان دێننەوە لە سیستێمێکی زۆر بە حاڵ ڕێکوپێکدا و دوایە گەواهی هەیەکی معتەبەری جوەردەگرن. لە عینی حاڵدا مشەخەصە کە ئەو دانش ئامۆزە چەندە پیشرەفتی کردووە لە زەمینەی قورئاندا و چەندی سەتە دەچێتە سەرێ. لەو جەنبەشە کە گەواهێکی بە حاڵ ڕەسمی وەردەگرێت و دوایەش بە کەڵکیدی احتمالاً لە زەمینی شغلیدا ئیرتقای شغلیدا ئەو جەنبانەدا دەتوانین بڵێن مفیدە. دلیلی تاسیسی ئەم مؤسسە بەرحاڵ هەروەکە دەزانن لە مناتقی ئێمەدا ئەفرادی زۆر هەن بە ئیخلاسەوە کار دەکەن، قورئان فێر بوون و قورئان فێری ئەفرادی کە دەکەن، وەلی چون بە حاڵەتێکی جەزیرەی هەرکەس ئەمەل دەکا جێگایەک نییە مەنبەعەکان مشەخەص نین، هەر کەسێک باتەوە بەو تەجروبەی هەیەتی وە فێر بوو ئاوا لە واقعدا دووبارە ئامۆزش دەداتەوە. نیازی ئەوە هەبوو مەرکەزەکە بێ کە ئەو فعالیتانە سازماندەهی بکە کە ئێمە بەو نیەتە بۆی کە سازماندەهی بکەین فعالیتهای قورئانی کە لە سەتی شارستان هەن و بتوانین هەماهەنگێکی واحد ئیجاد بکەین لەو بینەدا. ئەو مؤسسە تاسیس کراوە تا ئێستش لەو قالبی وا بۆی تعریف کراوە الحەمدوللیلا کاروباری دەباتە پێش. قورئان چۆن بۆ هەموو کەسێک نازڵ بووە ناتوانانی واقعاً بڵێ گوزینشی ئەفرادێکی خاص دەتوانن بێن. دی بەستە بەوەیە هەروەک نێوەکەت نێوی بەنامەکەتان بەهرەمەندانە
هەر کەسێ بە حاڵ بیهێوێ بەهرە وەربگرێت لەو کەلامەدا حتمما خدا پێما بێ ڕێگایەکی بۆ دەکاتەوە چه مزگەوت بێ چ موسسە بێ چ دەبیرێک بێ لەسەر کلاس بە حاڵیان ڕەفیقێک بێ بە حاڵ قورئان تعین نەکراوە چ کەسانێکە بۆ عمومی چۆمان بە کەلیمەی ناز دێ و یان بە کەسانێک ئەهلی ئیمانن دەن نەتیجە هەر کەسێک کە مایل بێ قەتعەن دەتوانن لەو کلاسانە لەو موسساتە یان لە مزگەوتەکان ئیستیفادە بکەن. ئەمما دیارە کەسانێک کە لە زەمینەی دوو کشر زۆر مهمە لە کارهای قورئانیدا تا ئێستێکە ئیسلام گەیشتۆ بۆ مەرحەلەدا کەسانێک کە عیلمی شتەکەیان هەیە و کەسانێک کە توانایی ساپۆرتکردنی ئەو عالمانەیان هەیە. ئێستا لە مەناتقی ئێمەدا بۆ خصوص بەحسی ئەو تەسیسی موسساتە کە ڕووی دەدا هێندێک دەوڵەمەندەکانمان شاید اطلاع ڕەسانیەکی چاکیان پێ نەکرابێ یان بە حاڵ زۆرتر میلیان هەیە فقط بۆ تەسیسی مزگەوت زۆرتر شاید تەبلیغی ئەوە کرابێ وەلی جێگاهەیە کە خاصەتەن قەرارە ئامۆزشی قورئان بە سورەتی عمومی تەخەسوسی بدرێ زۆر نیاز هەیە کە کەسانێک کە خوداوەند ماڵ و سبەتی پێداون لەو زەمینانە دابێن سەرمایەگوزاری بکەن بۆ قیامەتیان دیارە زۆر هەروکە بەهرەکەشی البەتە لە دنیا دەبینەوە کە دیارە ئەوەش بۆ خۆی حسێکی من لە حازی معنەوی و ڕوحانیەوە حسێکی باشدا بۆ کەسانی کە سەرمایەگوزاری ماڵی دەکەن و دوای دەبینن ئەفراد لەو جێوە ئەوان سەرمایەگوزاریان کردووە بە عنوانی کەسانێک کە حافظ دێنە دەرێ یان کەسانێک کە تێدەگەن لە کەلامی خوددا لە فەهمیدا لە ڕوانخانیدا لە ڕووخانیدا لە حەز زەمینەیەک بە حاڵ دیارە قسمەتێکی وەسیعی هەیە قورئان لە هەر بارێکەوە کە چاو لێ بکەی وەلی بەڕاستی جێ هەیە کە لەو بەرنامەدا ئەو تەوسیە بکەین بە کەسانی کە خوددا سروەتی پێداون کە قسمەتێک لە ماڵ و سروەتیان بۆ ئەوەی کە بە سوورەتی جوان و ڕێک و پێ خەڵک حاڵی بن لە قورئان و لە تەرجمەی قورئان تەوسیەیان پێ بکەین کە ئینشاءالله لەو زەمینەدا هەنگاو هەبڕێن و پێشقەدەم بن. بسم الله الرحمن الرحیم. ئەولیای بەڕێزی دانش ئاموزەکان و قورئان ئاموزەکانی موەسسە زۆر بەخێرن هەروە ئەو قورئان ئاموزانەی وا کە ژێر 12 ساڵن لەبارەی ئەو ئازموونەی کە لە پێشماندایە باستی دەکەین کە ئەوانی وا ژێر 12 ساڵن بە سوورەتی شەفاعی امتحانیان لێوەردەگرین. ئەوانی وا کە باڵای 12 ساڵن وەکو ئەولیای بەڕێز یان کەسانێکە لە خانەوادەکانتان یان مڕەبیەکان ئەوان بە سوورەتی کەتبی ئینشەڵڵا ئازموونەکان دەدەن و دوایش طبقی ئەو شتەی وا ئێلامیان کردەوە بە ئێمە کەسانێک کە دیارە امتیازاتی ممتازیان دەبێت و چاک دەبێت امتیازەکانیان لەسەر دەبێت لەگەڵ کولی کشوەر ئەوانە دیارە لە قوڕەکێشێکدا شرکت دەکەن شرکت دەدرێن و ئەوانەی وا بهترین امتیازیان هەیە بەرحەسبی قوڕەکێشی ئەوان ئینشەڵڵا جایزەیان بۆیان دەنێرن و ئێمەش دەیدێنە خدمەتتان. أعوذ بالله من الشيطان الرجيم أفرأيت الذي كفر بآياتنا وقال لأوتين مالا وولدا أطلع الغيب أم اتخذ عند الرحمن عهدا كلا سنكتب ما يقول ونمد له من العذاب مدا ونرثه ما يقول ويأتينا فردا واتخذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزا كلا سيكفرون بعبادتهم ويكونون عليهم ضدا ألم تر أنا أرسلنا الشياطين على الكافرين تؤزهم أزا فلا تعجل عليهم إنما نعد لهم عدا يوم نحشر المتقين إلى الرحمن وفدا ونسوق المجرمين إلى جهنم وردا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بخيراتي برستانكم بو ضبطي وبرنامجا تشكركم لزحمة كانتان أمن دمي لباري روضة الإيمان مؤسسة روضة الإيمان وهي عندي قصد كم كمؤسسة قرآنية وخريجة فعالية لسطح الشارب وكان دا الحمد لله كاركاني روبة ترقية و
ئەوەندەی سەرنجدەی فەقەت لەبەر ڕزای خوددا کارەکات و نەتیجەی داوە لە خانەوەدەکانە الحەمدولله حافظ هەڵکەوتووە، حفزی 3 جوز هەڵکەوتووە، حفزی 5 جوز هەڵکەوتووە، لە خانمەکانە حتا حفزی 8 جوزمان هەیە الحەمدولله کە مدیری ئەو موەسسە کاکتایری شێخی کە لە نزیکەوە من دەیناسم بەڕاستی زەحمەت دەچێشێ و زەحمەتێکی شایانە چێشێ و من یەکێکم لەو کەسانە کە ئیرتباطمێ لەگەڵ ئەو ڕۆزەتول ئیمانە لەگەڵ ئەو موەسسە قورئانیە کە نەتیجەم لێگرتووەوە لە ماوەی حدودەن 2 ساڵدا 2 ساڵ و نیودا من توانیومە حفزی 5 جوز لە قورئان دەست پێ بکەم و الحەمدولله حیفزەکەم لە 5 جوز تێپەڕیوە و کوڕەکەشم کە کەلاسی 4مە ئەو ساڵ لە کەلاسی 2مە لە هاتوچەی ڕۆزەتول ئیمانە توانی 2 جوز حیفز بکە و الآن لە حفزی 3 جوز الحەمدولله شکر بۆ خوددا و زۆر تەشەکوری ئەو موەسساکەم هیوادارم کە مەسئولین ئاوڕی لێ بدەنەوە دەستی بگرن و تەشویق و تەرغیب بکەن بۆ ئەوەی کە لە جامعەیە چاکتر ڕنگ بداتەوە و جامعەکەمان بەرەو جامعەیەکی قورئانی بڕوات و نەتیجەی باشی ببێ بۆمان لە دنیا و لە قیامەت. معمولاً دوای هەر دەورەیە کە تعریف دەکرێت لە پێشدا لە حازی مەدرکەوە ئەو گەواهیانەی کە لە سەرتی وێزارەتی ئێرشادەوە و ئێستا ئەخیرەن ئیدغام بوون لەگەڵ ئەو قافەوە بە ئیمزای هەم بە ئیمزای معاونی وەزیر دێ هەم بە کەسێک کە دیارە عالیترین ڕوتبەی هەیە لە ئەو قافدا گەوایەکان بۆ ئیمزای ئەو 2 نەفەرە کەسانێک کە قبول دەبن لە ئازمونەکان چه حفظ چه مەفاهیم دەدرێت دوایەکە حەدی نسابێن هێناوە ئەو گەواهی ڕسمین و بەحاڵ لە هەموو جێگایەک ئیسفادەی لێ دەکرێت لەو جیانیوان نیازیانە بۆ مەدرەکانە خودی موسسەش دیارە یەک دەورەهایەک دادەنێ 40 ساعاتی دەبینی 50-60 ساعاتی کە دوایەکە ئەو کەسانی وە دێن لە کلاس شرکت دەکەن ئازمون شرکت دەکەن و ئازمونەکەش قبول دەبن لەلایەن خودی موسسەوە گەواهی کە ئەو میزان ساعاتی گوزەراندووە و میزان ساعاتەکەی یاد دەنووسێت لە گەوایەکەیدا و بەحاڵ تەقدیمی و قورئان ئاموزانەی دەکرد. لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلمدا بەحسی مزگەوت وەختێک مەترا دەبوو مزگەوت جێگای هەموو شتێک بوو وەکو دەرمانگای ئیسفادەیان لێ دەکرد وەکو مەدرسەی ئیسفادەیان لێ دەکرد بەحاڵ بۆ کاروباری نظامی ئیسفادەیان لێ دەکرد ئێستا ئەو حاڵەتە نەماوە مزگەوت لە مناتقی خۆمان متاسفانە بۆتە جێگایەکی زۆرتر دیارە نۆژ و تاعاتیبادت دەکرێت وەلی ئەو سەرخۆشی ئەوانەش ئەگەر کلاسهایەک دەبێت لە مزگەوتەکان جاری وایە بێنەزمیهای بۆ وجود دێنێ دەبینی واقعان و مڕەبیەت لە حاڵەتێکە سەرخۆشیدایە منداڵەکانی بۆ کۆنابێتەوە یان بە حاڵ ناتوانێت ئەو جۆری وا لازمە فراگیری بێ دەرنەتیجا جێگاهایەکی تەخەسوسی تر کە فقط کاری ئامۆزشی قورئان بکە حتمما جزئی نیازهای ئەوڕۆیەوە شەکمان نەبێ بێ لەوەدا کە کەسێک کە سەرمایه‌گوزاری دەکات لەوە ئەگە بەقەد مزگەوتێکی خێرنەکە زیاتر خێرنەگاتێ بەقەد مزگەوتێکی هەر خێر دەگاتێ بۆیە بەڕاستی لازمە کەسانێک کە خوددا سروەتی پێداون حتمما سەرمایه‌گوزاری کەن لە جێگاهایەک موسساتێکی قورئانی کە کەسانێک کە بەحاڵ لە حازی علمی و توانایی ئەویان هەیە ئامۆزشدان وەلی دیارە کەسانێک کە دەبێت دەستیان بگرن پێن سەرمایه‌گوزاری بکەن و ئەوانە حیمایەتکەن بۆی کە مڕەبیەکانیش هەم لە حازی ماڵیەوە بەحاڵ دەبێت تەئەمین بکرێن هەم بیمە بکرێن کە بەحاڵ لە موسسانە ئەو جۆرە شتانە مویەسەرە هەیە کەسانێک بێن جێگایەک وەقفی ماڵەکانیان یان لە سروەتەکانە قسمەتێک دانن وەقفی ئەو کارانەی بکەن ئەفرادی کە توانان بۆ کاری ئامۆزشی پەیدا دەبن و دوایش دەتوانن بۆ کاروباری دنیای ئەوانی لە حەول دابن و هەروەها بۆ مەسائیلی وەکو بیمە و توزانم ئەمنیەتی شغلی ئەوانیش هەنگاو هەڵێنن. من بە ئینوانی یەکێک لە مڕەبیانی مؤسسەی ڕۆزەتول ئیمان کە کارەکەمان لە ئەسڵدا حیفز و مەفاهیم و حاڵبوون لە ئایەتی ئیلاهی و تەجوید و ڕوخانی و ڕەوانخانیەک و لە زەمینەی فعالیەتهای قورئانیدا کار دەکەین کە لە ساڵی 89 الحەمدولله مؤسسەیە تەئسیس کراوە تا ئەلانیش هەر بەردەوام و ساڵ بە ساڵش دیارە الحەمدولله وەزعەیەک چاتر دەبێ زیاتر بۆ خۆم لەسەر بەحسی مەفاهیمەکە حەساسم کە چون پێم وابێ ئەگەر ئێمە لە قورئانەکە حاڵی نەبین هەروە بزانە هیچ نازانین بەو دەلیلە زیاتر حتا لە منداڵانیش کە لە قسمەتی حیفزدا دەگەڕیان کار دەکەم بۆ خۆم زیاتر کە کار دەکەین دەیخێنینەوە ڕەوانخانەکەی فێر دەبن تەجویدەکەی فێر دەبن لە پەناو معناکەشیان پێ دەڵم بە نەوعێک
کە لە ئەنەوە تەئسیریان لەسەردا بنێ بزانن کە لازمە دەبێ حاڵی بن لە مەفاهیمی قورئان بۆی کە لە ئایندەدا ئینشاءالله ببێتە سەرمەشقیان ببێتە وەسیلەیەک کە بتوانن لە زیندگی خۆیاندا ئینشاءالله عەمەلی پێ بکەنەوە بۆ خۆیان و بۆ جامعەکەیان ئینشاءالله مفید خۆشبەختانە هەر لە نەگەلعان هەر لە سەدری ئیسلامیشەوە تا ئەلعان هەر خانمەکان زیاتر حساس بوون نسبەت بە بازاشتهایەک چون خانمەکان لە ماڵێش نەقشی تربیەتیان هەیە بە خاطرەوە ئەگە خانمەکانمان خانمهایەکی موسڵمان باربێن خانمهایەکی وارد باربێن 100% لە ئایندەدا منداڵەکانیان منداڵهایەک معتەقد باردێن تأثیر دەتوانن هەم بخۆیان تأثیر لەسەر خانەوادە دانێن هەم منداڵەکانیشان تأثیر لەسەر دەرێ دانێن لەسەر جامعدانێ دیارە حتما هەروایە قسەیەکی زۆر جوانی عەرەبی هەیە دەڵا گەر ویستت نەفرێک ئیسلاحکەی ئەوە پیاوێک تربیت بکە گە ویستت جامعەیەک ئیسلاحکەی ئەوە دەبێ ژنێک تربیت بکەیت چون ژن بەڕاستی تأثیر گوزارە یەکێک لە مشکلاتێکە لە جامعەی ئێمەدا هەیە ئەوەیە کە لە ڕووی جەهالەت و نەزانینیەکەوە کە هەیە کە زیاتر بەداخێکی گرانەوە دەست پێ بڵێن بە دەلایلێک ژنەکان سەرگەرمی یەک سری مەسائلی دیکەن کەمتر سەرگەرمی مەسائلی قورئانی بوون ئەو شتە باعث بووە کە کەمتر لە مەسائل حاڵی بن چون کەمتریش لێ حاڵی بوون پس حەقی خۆشیان ناناسن چون حەقی خۆشیان ناناسن دیارە زۆرمیان زۆر لێ دەکرێ بۆی کە ئەو شتە نەبێ لازمە کە ژنان خوشکانی ئێمە دایکانی ئێمە کچانی ئێمە بۆ خۆیان دەگەڵ مەسائلی قورئانی ئاشنا بن دەگەڵ مەفاهیمی قورئانی ئاشنا بن لە حەقی خۆیان بەڕاستی خەبەردار بن کە بتوانن لە خۆیان لە حەقی خۆیان دفاع بکەن چونکە لە دەرێ بەداخەوە زائیدی ئەویش لە ڕووی نەزانینەوە بێ لە ڕووی سیاسەتەوە بێ دەبینی زۆر جار ئاغاکان متەئەسفانە بە نێوی قورئان بە نێوی حەدیث شتێک بە خانمەکان تەحمیل دەکەن کە ئەسڵ وجودی نییە خانمەکان ئاگاه بن 100% ئەو مەسەلەیە پێش نایە دەتوانن زۆر ڕاحەتر لە حەقی خۆیان دفاع بکەن و بۆ هەموو شتێکیش سەردا نەخەن چونکە حەدیثمان هەیە کە دەفەرمێ لە مقابل شتێکدا کە ئەڵڵا تەعالا پێی خۆش نییە ئێمە نابێ بۆ غەیری ئەڵڵا سەرداخەین فقط لە زەمینەی لە مەسیری ئەڵڵادا لە مەسیری ئایا ڕەوایەت و ئەحادیثێکی صحیحدایە کە ئێمە دەتوانین سەرداخەین و بە هەر حاڵ هەر شتێکە پێمان کوترا ئیتاعەتی مەحس بگەین بدونێت چون سەرە ئەگەر ئێمە واقعان بۆ خۆمان ئیسلاحاتمان نەبێ وا دەرمان دەکەن بە زۆر کار کە نابێ بکەین ئەوە مشکلی ئەساسی جامعەی ئێمەیە ئەمیش واقعان ئینتزارم هەیە کە دایکان و خوشکان و هەم بۆ خۆیان هەر بە منداڵی مەخسووسن منداڵ زۆر زۆر دەتوانێت لە ئەوەلی وەختی خۆیەوە لە نەوجەوانیەوە مەسەلەن لە منداڵیەوە ذهنی ئەگەر پڕ بێ بە مەفاهیمی قورئانی وردە وردە تأثیر لەسەر عملکردەکەیدا دێنێ ئەسڵ خود بە خۆت جامعە ئیسلاح دەبێت بەعنوانی کەسێک کە بە حاڵ کاری حیفزم کردو و الحەمدولله لەو زەمینەدا خوددا تەوفیقی پێداوم و ئێستاش تعلیم دەدەم و وەکو دەبیرێکی لە ئامۆژپەروەریش منداڵی خەڵک تعود دەکەم بۆی کە زۆرتر لە قورئان تێبگەن تەوسیەم ئەوەیە بۆ خانەوادەکانی محتەرەم کە ئەو بەرنامە جۆرێ ڕادەگرن هەروەکنی ئەو بەرنامە بەهرەمەندانن سعی بکەن لە قسمەتێک لە زیندگییان دابنێن بۆی کە لە مەسائیلی دینی و معنەی بەخسووس لە قورئان خۆیان بێنەسیم نەکەن و وەختی بۆ دابنێن چی هەر شتێک دیو کە دەڵام وەختی بۆ دانێن چەندەیان بۆ جێبەجێ دەبێت چۆن بە حاڵ ئەسڵ ئەوەیە هەر کە توانیت ئینسان چەندەی بۆ مویسەر بۆ قورئان بخوێنێتەوە هەرچی زۆرتری ڕۆ بچێ ئینسان لە بەحسی قورئان خوێندنەوە لە حیفزی لە فەهمیدا تەبیعەتەن زۆرتر ڕەنگ دەداتەوە لە زیندگیدا چۆن غایەتی قورئان عەمەلکردنە یعنی کەسە بتوانێت بۆ ڕادە بکە کە عەمەل بە قورئان بکە ئیدی ئەوە نەهایەتی و هەدەفی قورئانیش ئەوەی عەمەلی پێ بکرێ دەبێت سعی بکەین حەدە الإمکان دیارە بۆ خۆمان کەسانێکە کاری قورئانی دەکەن عنوانی داعیانی قورئان بۆ کەسانی وا دیارە تەوسیەیان پێ دەکەین حەول بدەین هەر کەس لە حەدی تەوانیدا بە سوورەتی عەمەلی قورئان لە زیندگی خۆیدا بێنێتە ژوورێ